ئیبراهیم کە دێت ئەم شوێنە ئاوەدان کاتەوە بینای کەعبە هەستێنێت ئەچێتە سەر بەردێکی ڕق کە ئەم بەردی ئەم مۆنتقەیە هەمووی ڕقە و هەمووی بورکانە چونکە یەکەم شوێنە لەسەر ئەرزا کە سار بۆتەوە دوای بورکان و دوای گڕکانی زەوی مۆنتقەی مەکە بووە. بۆیە ئەبینی زۆرترین و باشترین بەردی گرانێت لە مۆنتقەیە، بۆیە بەردەکانی بینی ڕەشن. ئیبراهیم ئەچێتە سەر بەردێک کەعبە دروستکە، سیری شوێنەکەش کە بزانێت تەرازووە باشە خراپە بە قەدەریەکە، بەردەکە لە شوێن پێیا لەژێر قاچەکانیان ڕۆ ئەچێ بۆی خوای گەورە بیکا بە دەلیلێ بۆ ئێمە. بۆیە بینیت لە مەقامی ئیبراهیمە ناو شوشەکەیە هەردوو شوێن پێی قاچی ئیبراهیمی تیایە. بۆ چکە دڵێ نەرم بوو خوای گەورە بەر بۆ قاچەکانی نەرمەکە